جوان یاسین خانمێکی دەستڕەنگینی هەڵەبجەیە، زیاتر لە 20 ساڵە کاری درومان دەکات. لەو چوارچێوەیەشدا بە چەندین قۆناغی سەختدا تێپەڕ بووە. پێشتر تەنها لە ماڵەکەی خۆیدا کاری کردووە، ئێستا لە ناوبازاڕی هەڵەبجە خاوەنی دوکانێکە. سەرەتایی کارکردنم ئەگەڕێتەوە بۆ کاتێکی کۆن کە زۆر مناڵیش بووم. خولیایەکی خۆم حەزم لێی بوو، حەزێک بوو خۆم زۆرم حەز لە خەیاتی بوو. ئیتر وردە وردە دەستم پێ کرد و هەر لە خۆمەوە دەستم پێ کرد و دەورەیەکم بینی دەورەکە هەرچەند واژ نەبوو، هەر تۆزێ بڕین بوو بە جەری دەشتیوە. بەستر هاتمەوە لە ماڵەوە خۆم پرۆڤم کرد و سەرەتا مەکینەشم نەبوو بە دەستم کرد بە شت دوورین. شتی بچووک بچووکمە دووری تا وردە وردەوام لێ هات مەکینەیەکی پەپولەم کڕێ و وردە وردە دەستم بە درمان کرد بۆ خۆم و خوشکەکانم. جوان جگە لە کاری درومانی کاری چنینیش لە وەرزی زستاندا دەکات. ئەو دەڵێ جلی کوردی ژنانە بە چەندین شێوازی جیاواز دەدورێت. جلی کوردی ئەوە جلی کوردی خۆمانە هەیە ئیدورین هەر کراس و کۆڵەوانە و بۆ نمونە ژێرۆ ئەو شتا کەوایە هەیە لەکە ساڵتەیە ئەمانەی بۆ ئەدورین، سەقزیش ئەدورین ئەو شێوەیەکی تری جیاوازە بۆ نمونە سەرشان و شتی بۆ ئەەکەی توی هێلێکی بۆ ئەەکەی ئەوانەش ئەدورین تر لەسەر داواکاری خەڵکیش هەر کەسێک هەر جۆرێکی بووە کێشەمان نیاویش ئەدورین. لە نزیکبوونەوە لە جەژنی نەورۆزدا بەرەک دوورەکان وە خۆیان دەڵێن زەختێکی گەورەیان لەسرە. جوان دەڵێ سەرەی جلو بەرگدورین تا نەورۆز ڕۆشتووە. ئیمساڵ بەهۆی کەمبوونەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵکێکی زۆرتر جلیان ئامادە کردووە. وڵا سەرەتا نەورۆز ڕۆشتووە ڕاستیەکەی مەگەریتر زەخت لە خۆمان بکەین ئەگەر کەسێکی زۆر نزیک و ناسرا و بۆ نمونە ئەو شتانە بڵێ ئەوێ هەر ئیلا هەرجلەکەم ئەوێ ئیترەوە بێ زۆر لە کاتی خۆت بگریت و بۆ نمونە لە کاتی ئیسراحەتی خۆت بگری لەبەرەوەی دڵی ئەویشە لێ نەڕەنجێ ئیتر مەجبوری جاری واشەیە کارواکەمانە بڕێت بۆ نمونە مۆلیدەیە 2 ڕۆژ ئەشکەی تر تۆ لەویا تۆزێ هینەبی بەس قەت ناڵێن بە کەس لەو کاتەیاوەرەوە بۆ شتەکە هەرە لەم ڕقەمەکە و دانە و تەلەفۆنەکەم. جوان لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێکانی دیکەیدا بەبێ بەرامبەر خول بۆ خانمانی دیکە دەکەنەوە، فێری پیشەی درومانیان دەکەن. ئەو دەڵێ حەزت بۆ درومانی هەبێت بە ئاسانی فێر دەبیت. تازە دەستمان پێ کردو خولمان کردوێتەوە، بەڵام ئەوانش کە خولەکە ئەبینن طبعاً ئەگەر خۆت حەز و خولیایەکت هەبێ بۆی بە شێوازێکی زۆر جوان فێرەبی چکە تۆ ئەگەر کەسێ بەتایبەت ئەتەوێ ئیشێ بە خۆ بەخشانە بکەی هەبێ ئەوەنە بە دڵسۆزانە و بە ڕۆحێکی ماندووبوونەوە بیکە، یعنی ئەو کەسانەش هەست بکەن کە تۆ مانوو ئەبی لەگەڵیانەوانیش خۆیان هەوڵ بدەن. جوان ئێستا لە ڕێگەی کارەکەیەوە 2 خوشکی دیکەی لە ماڵەوە وەکو یاریدەدەر کاری بۆ دەکەن. ئەو دەڵێ لە ڕێگەی کارەکەمەوە دەتوانم ژیانی ڕۆژانەی خۆمی پێدا بین بکەم. دەمەوێت لە داهاتووشدا دوکانەکەم زیاتر گەورە بکەم. لە پێشەنگاکانیشدا بە کارەکانی خۆی بەشداری دەکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.